بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. کارەساتێکی زۆر گەورەیە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ یاخود لە ئامادەیی یاخود لە دوا ناوەندی بەکاربێن بۆ پەرەپێدانی کارە حیزبیەکان و چاڵاکی و نەشاطی هەڵبژاردن، چونکە بەڕاستی ئەگەر مرۆڤێک حکوومەتی بەدەست بێ دەتوانی هەموو ئەو شتانی حکوومەت بەکاربینی، بەڵام لە ترسی خوای گەورە نابێ بەکاربینی و لە شەرمی ئەو میلەتەش ئەوە شتێکی خراپە و لەوەش کارەساتتر لەوەش خراپتر ئەوەیە یەکێتی زانایان بەخۆ بۆ هەموو زانست و عیلمەوە دوێنێ بە ئێمەیان دەگوت تەداخولی سیاست مەکەن و نابێ سیاست تێکەڵی دین بکرێ، کەچی ئەو ڕۆمامۆستایانی ئاینی بانگ بکرێن و لە شوێنێکیان بانگ بکەن بە ناوی ئەوقاف و ئاین، دوایە مەسئولی گەورەی حیزبی عەلمانی بهێن قسەیان لە بۆ بکەن و بانگشەی لە بۆ بانگەشەی انتخابات بەکاریان بینن، وەکو ئەوەی ڕۆژی شەمە لە شاری شەقراوە ڕوویداوە. بەڕاستی ئەو نوع تەسەڕوفاتانە لە زانایان ناوەشێنەوە، ئەو تەسەڕوفاتانە لە ئەوقاف ناوەشێتەوە. هەموو کەسێک ئەو شتانە بکە نابێ ئەهلی عیلم ئەو شتانە بکە، چونکە العولەما و ئومەنا و ڕوسول ئەهلی عیلم ئەمینی پێغەمبەرانن ئەگەر مالەم یوخالێت و سوڵتان، مادەم لەگا سوڵتەی خۆیان تێکەڵ نەکرد، بەڵام ئەگەر سوڵتان بەکاری هینان ئەوانە نابنە ئومەنا و ڕوسول و شەرمەزاری خودا و شەرمەزاری پێغەمبەرانی خوا دەبن، سەلامی خوا لەسەربی، چکە ئەوان میراتگری پێغەمبەرانن. ئەو شتێکی زۆر گەورەیان کردووە ئەو شتە، مەگەر خوای ڕەب العالەمین بزانی ئینتیقامەکەیان چۆنە.